مەزلومەتی ئێمە بۆچیوە بەو شێوەیە هێنن بەسەرمانە بۆ ئەو جاریش کە هەڵنەستینەوە بۆی وجودێکی ترمان نەبێ ئەمجار. بەڵام برایانی بەڕێزم کورت و مختصر سەرێکە و نایهێنینەوە دواوە هەتاوەکو بە حەول و قووەتی خوا منهەجێکی خوای یەکگرتومانەتە بەر تا ئومەتێکی عەقائیدی لەسەر دروست دەکەین و بانگەوازێکی ڕاشکا و ئاشکرا بزاڤێکی گۆڕانکاری بۆ هێنانەدی و بۆ سەروەری شەرعێک کە لە دارالئیسلامێکا دروست دەکەین و بە حەول و قووەتی خوا. بەڵام ئەمە پیاوی ئەوێ پشو درێژی ئەوێ ئینسانی مزەحی ئەوێ ببین بە ساحەبی ئەو هەموو خوێنەی کە داومانە مقابلی ئەو خوێنە وەرگرینەوە لە تاغوتان و بگەڕێنەوە سەر ئەو جەلادانەش کە تەعزیبی ئەو برا عەزیزانەمانیان داوە لە زیندانەکانە، چونکە پێشمەرگەیەکی دڵسۆز و سەرڕاست و پیاوچاکی وەکو کاگە ئەحمەد شەشپەنجە لە دوای هەموو مەعاناتێکی پێشمەرگایەتی، لە دوای هەموو مەعاناتێکی شەڕەکان و لە دوای هەموو فەقیری و دەستکورتیەک 6 ساڵ لە زیندانە 5 ساڵ لە زیندانە دانیشێ دوای پارەی پێ نەبێ کە کچەکەی کە کونی لە دڵیا هەیە عیلاجی کە بیبە بە مردویی بیهێنێتەوە ئێستاش لە بازاری کەلارە سەوزە و میوە و چەرەسات بفرۆش ڕێگاشی نەبێ بچێ بۆ حەج لەو کوردستانە وێرانەی خۆیە. ئەوە دێنەوە سەر ئەو حسابانی زیندووەکانیشمانە و سەربەرزانەی کە چۆچیان دانەداوە نە لەگەڵ پەرلەمانتارە دەوڵەمەندە فشەکەرەکانان لەگەڵ خوای پەروەردگارە سادقانە سەر ڕاستانە ڕۆیشت. زمانێکیش دێ لە هەموو جزئیەتێکی ئەم محنەتانە بپرسین. هەموو کەسێ وەکو ئێمە بوو، طالبان وەکو ئێمە نەگەڕان بە دوایانە بنبەرد بە بنبەرد، هەرچی شیعی ئەو ناوچانە هەیە خستیانە ئیش و سوپای پاکستانی بە جێش و جاشەوە کەوتو بە دوایان و سەنگەر بە سەنگەر و وڵات بە وڵاتە گەڕا بە دوایانە، شەو بەلایەتی هەلیکۆپتەرە گەڕا بە دوایانە. بەڵام ئەوەیە ئەو طالبانەیە کە بە اعترافی هەمویان دوو لە سەرسەی هەموو ئەفغانستانی بەدەستەوە ئێستا. مەگەروانە بوو سۆمال داماوانێک خەڵکانێک نانەتوانی ناوی هیچ شتێک بێنن سیمای ئیسلامەتیەکی پێوە بێ. 5 مەلا بە عەلەنی سووتێنڕان لە ناو بازاڕە لە بەرەوەی جەریدەی سەرۆکیان سووتاندوو. ئەی مەگەر شەریعەتی ئیسلام نهاتەوە شوێنی خۆی و حکم کە ئێستا شەڕێکی جوامێرانە و پیاوانە و سەربەرزانە و وەلا و بەرائێکی صاف نییە مەگەر لەسەر ئەساسی وەلا بۆ خوای گەورە و پێغەمبەری نازان عەلەیهی سڵات وسەلام ئینەما وەلییکم الله وەڕەسوولوه والذین ئامنوا. ئەو شیشانیە کۆڵ نەدەرە پیاوچاکە ئازایانە ئەو خەڵکە فەقیرە پێپەتیە وزرە لە پێی کە لە جنوبی تایلەندا ئێستا دیفاع لە خۆیان کە هەمومان زانیمان چۆن بە مەزلومی خستیان لە ناو مزگەوتێک و دوای ئاگریان تێبەردا و هەمیان لە ناوە بە دوو کەڵخنکە یا بە ئاگرسووتە. لەو محنەتەی کە ئەم ئومەتە ئەی چێژە برایانی بەڕێزم یەکێک لەو جەبهانە کوردستانە ئێمە ململانەیەکی زۆر گەورە لەسەرمان، نەخشە و پلانێکی زۆر گەورەش لەسەرمان. سبەینی ئەوە کە پێگەن ڕوبەڕووبوونەوەتان پێش هەموو کەسێک جارە لەگەڵ کۆمەڵێک مەلای ملحید و بێدینایە وەکو سەعید تەنتاوی کە لە ئێستاوە ئەزهەر پەروەردەیانەک. بەڵام هیچ حەلێکی ترمان نییە ئیلا ئەبێ منهەجی خوا بە قووەتر بگرین، زیاتر لێی تێبگەین، سەرڕاستتر بین، دیندارتر بین، دڵسۆزتر بین، بزاوێکی سەریح و عەلەنی ڕاشکا و ئاشکرا گۆڕانکاریەک بەرەو ئامانجێک خەڵکەکەمان ببین، هیچ فڕوفێڵێکی یانتیانەکەین. ئێمە ناڵێن وەرن خەڵکینە دیموکراتیتان بۆ تەطبیقین و لە هەموو کەسە دیکتاتۆرتر بین. ئێمە ئەڵێن نان و ئەمان بۆ هەمووان لە دارئیسلامێکە سەروەری بۆ شەرعە، بەڵام یاسا و ڕێساکانی تر خەڵک هەمووی ئازادن چۆندای ڕێژن. وەرن با لەسەر ئەمە کۆبینەوە دەستخەنە ناو دەستمان ئەی ئەهلی ئیسلام، ئەهلی غیرەت و جوامێری و پیاوەتی، تا زۆرتر بین، زۆرتر بین، زووتر ئەتوانین بینەوە وجود بینەوە ئەو عیزەت و کەرامەتە دروستکەین. بەڵام بە تەئکید ئێمە بە 50 کەسەوە ناتوانین، بە 100 کەس ناتوانین، بە 500 کەس ناتوانین. لەبەرەوەی ئێمە پشو درێژ بین، تربیەتێکی باش، مەنهەجێکی چاک، دەست لە دەست و قووەت لە خوا بتوانین ئەم پەیامە هەڵگرینەوە جارێکی تر. خوای پەروەردگاریش یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ. خوای پەروەردگار ئامادەبوونەکەشتان هەموو بۆ بکا بە ئەجر و خوای گەورە لێمان ڕازی بێ و ئێمەش لەسەر ڕێبازی ئەو شەهیدە سەربەرزانە ڕاگرێ هەتاوەکو بە ڕووی سوورەوە بە خزمەتی یەگەین، بە خزمەتی پێغەمبەرە نازارەکە یەگەین،
خزمەتی ئیمامە نەوەوی عەزیزەکەی خۆمان مامۆستا مەلا عوسمان ئەگەین و ئەو کەڵە پیاوانەی کە پێشمان کەوتون و لەوێ ناوچەوانیان ماچەکەین و دەستیان ماجەکەین و ئەوانش پێشوازی لە ئێماکەن کە خاوەنی ئەو عەهد و میساقە بوون لەگەڵیانە و نەگۆڕاین و مخابراتی هیچ وڵاتێ نەیتوانی ڕامان کێشێ جەلادی هیچ وڵاتێ نەیتوانی احترافێکمان پێ بکە یا لە منهەج بمان گۆڕێ بریق و باقی زێڕ و زیویش سەر لە ئێمە ناشێوێنە بە حەول و قووەتی خوا هەمومان دڵ و دەروونمان پاککەینەوە بۆ خوای گەورە ڕاو بۆچوونەکانمان لێک نزیککەینەوە زیاتر و زووتر بگەینە هەدەف أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.